مارک من دەمەوێتیش بخەمە سەر ئەو راپۆرتانەی لە ماوەی ڕابردوودا بڵاوکرانەوە کە باز لەوە دەکەن ئەمریکا خیانەتی لە کورد کردووە بە تایبەتی کوردەکانی سووریا ئەمە لە میدیاکانی ئەمریکا و ئەوروپاشا بڵاو بوویەوە هیچ سەرنجێکت هەیە بۆ ئەمە؟ مەبەستت سەرنجی من لەسەر مەبەست مەجەخت بخەمە سەر وشەی خیانەت کە ڕێکەوتنی ئێوە لەگەڵ تورکیا وەک خیانەت دژ بە کوردەکان ئەژمار کراوە. A betrayal. Yes. Okay, I apologize. I just didn't hear that word. How so? Because what we're, I mean, ببوورە گوێبسی وشەی خیانەت نەبوون لە پرسیارەکە، بەڵام ئەوە چلێکدانەوەیەکە، چونکە ئێمە بەڕاستی پشتیوانی ئەو هێزانەمان کرۆ کە دژی داعشن لەوانەش کوردەکانی سووریا. who are fighting ISIL in northern Syria. And so, وە کاتێک ئێمە هەموو وردەکارەکانمان تاوا کرد بۆ بەکارهێنانی بنکە سەربازەکانی تورکیا، ئەمە بەکاردەهێنرێت بۆ پشتیوانیکردنی ئەم هێزانە لە سووریا و ئەمە خێراتر و باشتریش دەبێت. سەبارەت بۆی کە خیانەتمان کردبێت، ئەمەوێت ئەوە بڵێم کە ئێمە بەڕوونی بە تورکەکانمان وتووە کە ئاڵۆزی لەگەڵم هێزە کوردیە مەبەسم پەکەکە نییە، ئەمەوێت ڕوون بم لەمەدا، چونکە پەکەکە لای ئێمە وەک گروپێکی تیرۆریسی ئەژمار کراوە، بەڵام مەبەسم کوردەکانی سووریایە کە نابێت تورکیا هەراسانیان بکات یان شەڕیان لە دژ بکات و حکوومەتی تورکیاش بەمە ڕازی بووە. باشە بەڵام چەندین شت هەیە کە پشتگیری ئەم قسانە دەکەن مەبەستم وشەی خیانەتە بۆ نمونە راپۆرتەکان باز لەوە دەکەن کە ئێوە پشتیوانی هێزەکانی یەپەگەتان نەکردووە لە ناوچەی جەرابلوس کە ناوچەیە کە تورکیا دەخوازێت ناوچەی ئارام یان ناوچەی خاڵی لە داعش دروست بکات. بەڵگەیەکی تریش وەڵامێکی پنتاگۆن و جۆنکێربیە لەم شوێنەی تۆوە بوو بۆ من کاتێک لێم پرسین دەربارەی پرۆگرامی پڕچاکردن و ڕاهێنان کە وەزارەتی بەرگری بەڕێوەی دەبات لە تورکیا و بەڕێوە دەچێت. ئەوان وتیان بە من کە تورکیا وەک وڵاتێکی خانەخوێ ڕۆڵی لەم پرۆگرامەدا هەیە دەرەنجامیش ئەوەیە کە هێپەگە لەم پرۆگرامەدا سوودمەند نەبووە. ئەمە دوو بەڵگەی ڕوونن. but we certainly are appreciative of دەربارەی پرۆگرامی ڕاهێنان و پڕچەکردن بۆ وردەکاری پێویستە لەگەڵ پنتاگۆن قسە بکەیت، بەڵام ئێمە سوپاسگوزارین کە تورکیا ڕازی بۆ ئەم پرۆگرامە لە خاکەکەیدا بکرێت. بەڵام وەک پێشتریش باسمان کرد ئەم پرۆگرامە هێشتا لە سەرەتایدایە، هێشتا سەرقاڵین بەکاری وەرگرتنی چەکدارەکان و پرۆسی پاکسازی ئەمنی بۆیان. دەربارەی بەشداری یەپەگە لەم بەرنمەیە بەڕاستی گفتوگۆیەکی چڕوپڕ لە نێوان ئێمە و تورکیا هەیە سەبارەت بەمە. هێشتا شتی زۆر ماوە چارەسەر بکرێت، بەڵام ئێمە زۆر بەڕوونی وتومانە کە هەوڵەکانی ئێمە بۆ ئەوەیە پشتیوانی سەرجەم ئەو هێزانە بکەین کە بەشدارین لە ڕوبەڕووبوونەوەی داعش لەگەڵمان. going forward. But